خۆشەویستانی کورسات دیون سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پارۆڕامەیەم شەوتان پێشکەشەکەین. 11 سپتەمبەر بە بۆچوونی زۆرێک لە شارەزایان گۆڕانکاری گەورەی لە نەخشەی سیاسی سەربازی جیهان گۆڕی و گۆڕانکاری نوێ هاتەکایەوە. بە جۆرێک هەندێک باس لەوەکەن کامە لە لێکدانەوەیکی قوڵدا دەستی ئەمریکا خۆی بوو بۆ ئەوەی بتوانێت دەستکراوە بێت بەرامبەر بە عێراق و ئەفغانستان و بە تایبەتیش وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەشێکی دەرپیان وا بوو ئەمە گورزێکی گەورەی تیرۆریزم بوو بەرامبەر بە تیرۆر بوو بەرامبەر بە ئەمریکا. دوجار ئەمریکا بەهۆی 11 سپتەمبەرەوە زۆر گۆڕانکاری لە پلانەکە زۆر گۆڕانکاری لە عێراق و ئەفغانستان و وڵاتانی دەوروبەر کرد لە جۆرج بۆشەوە بۆ جۆرج دەبلیو بۆشەوە بۆ ئۆبامە و دوجار بۆ ترەمپ و ئێستاش بۆ بایدن. بەڵام لە ئێستادا و ئەم ڕۆکایاتی 11 سپتەمبەرە هێواش باس لە کشانەوەی هێزە سەربازیەکان و لولەی چەشی ئەمریکیەکان دەکرێت لەو ناوچانەی کە کاتی خۆی بە بەهانەی 11 سپتەمبەرەوە بۆی هات. کورد و هەرێمی کوردستان چارەنووسیان بەرەو کوێ و لەناو ئەم گۆڕانکاری و ئەم گەمە سیاسەت تازەیەدا چارەنووسی هەرێمی کوردستان بەرەو کوێ. لە یادی 11 سپتەمبەردا پانۆرامام شەو گفتوگۆ دەکات لەگەڵ دوو میوانی زۆر تایبەت بەڕێز هۆشیار عومەر عەلی ڕێخەری ژووری پەیوەندە دیبلۆماسیەکان هاوکات کاندیدی هاوپەیمانی کوردستان لە بازنەی گەرمیان ژمارە 33 باڕکلام بەیانێ بەڕێز دکتۆر ئومێت ڕەفیق مامۆستای زانستە سیاسەکان بەڕێز دکتۆر زۆر بەخێر بێت. کاگۆشیار 11 سپتەمبەر چی گۆڕی و بە تایبەتیش بۆ عێراق و هەرێمی کوردستان ئەگەر لە دوای ئەم هەموو ڕووداوە گرنگانە سیر بکەین ئێستا ئەمریکا چی بەدەستێنە؟ بەڵێ 11 سپتەمبەر تاوان دووەم هێرشی گەورەیە کە کراوەتە سەر ئەمریکا لە دوای پێرل هاربەرەوە لە کە پێرل هاربەر ئەمریکا هێرشی کرایە سەر داخلی جەنگی جیهانی دووەم بوو و دوجاریش بینیمان ئەنجامەکەی بە سەرکەوتنی ئەمریکا و بەریتانیا وڵاتانی دیکە بوو. 11 سپتەمبەر بۆ ئەمریکا لە سەرەتادا شۆکێکی ئەجگار مەزن بوو چکە یەکێک لەو شتانی لای ئەمریکیەکان سابت بوو لە دروستبوونی ئەمریکاوە ئەوەیە کە ئەمریکا ئۆقیانوسەکانی پارێزن بە ئاسانی ناتوانرێت پەلامان بری. ئەو هێرشە ینی شۆکێک بوو ئەتوانی بڵێ بۆ تەواوی سیستەمی ئەمریکی. کاردانەوەکانی ئەمریکاش کاردانەوەی ئەجگار تون بوون ئەوە بوو جەنگی تیرۆر ڕاگەیەنرا لەسەر ئاستی جیهان. بە مانایەکی تر لەبەرەوەی ئەمریکا جلهێزی جیهان بوو ئەمریکای گۆڕی لە بەرامبەر سیاسەتی جیهانی گۆڕی پەیوەندی ئەمریکای گۆڕی لەگەڵ رووسیا بەهۆی ئەوەوە شەڕی چیچانی کرد پەیوەندی ئەمریکای گۆڕی لەگەڵ ئیسرائیل ئەو هێرشانەشی پێشتر ئەنجامی نەدا بەرامبەر بە فەڵەستێنەکان ئەنجامیدا بە ناوی تیرۆرەوە ینی تیرۆر بوو بە ئامرازێک بەدەستی زۆربەی وڵاتانەوە کە هێرش بکەن بۆ سەر ئەو هێزە معارەزانەی دژیان هەیە بۆ تورکیا کە بۆ کوردەوە با بڵین پەیوەندی هەیە کاردانەوەی بوو کە تورکیا تا ئەم دەقەیە شەڕەکاڵی شەڕی تیرۆرەکەم لەژێر ئەو چەترەیە و لە هەمووشی گرنگتر پەیوەندی ئەمریکای گۆڕی بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانی ئیسلامی بەو مانایی کە ئەمریکا هەتاکو ڕوخانی سۆڤێت مەترسی گەورە لەسەری سۆڤێت بوو کە سۆڤێت ڕوخا و هەڵوەشایەوە هێزێکی ئەوتۆ نەما ڕوبەڕووی ببێتەوە هەتاکو 11 سپتەمبەر 11 سپتەمبەر پێناسەکردنەوەی پەیوەندەکانی ئەمریکا بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە با بڵین تیرۆریزم بوو بە هەڕەشی یەکەم بۆ سەر ئاسایشی نەتەوەی ئەمریکا و هاوپەیمانەکانیشی لە ئەوروپا. لە ئەنجامدا ئەمریکا شەڕی هەڵگیرسان لە ئەفغانستان ئەنجامەکانمان لەم چەند ڕۆژی ڕابردووە بینی کە بە هەموو پێوەرەکان شکستی هێنا لەو شەڕەیە و ئەو ئامانجی ئەویست بەدەستی نەهێنا و تاڵیبان گەڕایەوە دەسەڵات لە ماوەیەکی ئەجگار کەمدا. لە عێراق هەتا 2011 بە نیمچە سەرکەوتنێک چووە دەرەوە چکە جۆرێک لە سەقامگەری بۆ عێراق ڕێگەرا بەڵام دواتر داعش دروست بوو. یەکێک لەو قسانی لە ناوەندەکانی ئەمریکا ئەکرێ ئەوەیە کە پێشەوەی ئەمریکا بچێتە عێراق تیرۆر نەبوو لە دوای ئەمریکاوە دروست بوو قاعدە لە عێراق دواتر بوو بە داعش و ئێستا ئەمە یعنی ئەتوانێ بڵێ ڤایرۆسێکە بە تەواوی ناوچەکەی بڵاوبۆتەوە تەواوی ناوچەکە پێوە ئەناڵێنێ ئەوەی کە پەیوەستە بە کوردەوە کە من پێم وایە بابەتە گرنگەکەیە 11 سپتەمبەر نقطەی دەستپێشی بڕیاری ئەمریکا بوو بۆ گۆڕینی سەدام حوسێن ینی بەپێی ئەو تۆمارانەی کە هەیە
هەر ئەو یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایشی ئەمریکا سەرۆک و جێگر و وەزیری بەرگری وەزیرێک پەیوەندیدارەکانی دیکە و دەستگا هەواڵگرەکان ڕەمسفێڵد لەسەر وەرەقەیەک نووسێتی کە پەیوەندی عێراق بدۆزنەوە بە قاعیدەوە بە 11 سێپتەمبەرەوە سەرەتاش کە پەلاماری عێراق درا بە بیانووی ئەوەی کە لەگەڵ قاعیدە پەیوەندی هەیە پشتی تیرۆرەکە چەکی ئەتۆمی هەیە ئەیا بە گروپی تیرۆرەکان دواتر دیارە ئەوانە بەو شێوەیە دەرنەچوو بەمانایەکی تر ئەگەر ئەو ڕووداوە نەبووایە جیهانی ئێمە ئەمڕۆ جیهانێکی جیاوازە بوو پەیوەندەکانی ئەمریکا لەگەڵ زۆربەی وڵاتانی جیهان لەگەڵ رووسیا لەگەڵ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی ئیسلامی شێوازێکی تر ئەبوو و ڕەنگە ئێمە لە جیهانێکی جیاوازدا بژێنێ بۆ مانایی بەرەو باشتر یان بەرەو خراپ بۆ مانایی هەرچەندە ئیدارەی بوش کە هاتبوون توندڕەوەکان ئەیانوی سەدام بڕوخێنن بەڵام بیانوێکی ئاسان نەبوو بەبێ 11 سێپتەمبەر بیرڕوخێنن ڕەنگە ئێمە ئێستا لە عێراق لە دۆخێکی دیکە بوو بینایە و پرسیارە واقعی تایە کە بڵێن دەستی مخابراتی ئەمریکا خۆی تیا بوو لە بابەتەکە بۆ دەستکرانەوە خۆی ئەوە تیۆری موامەرەیە بەداخەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێستا لە ئەمریکاش ئەو نەخۆشیە بڵاوەتەوە بەتایبەت کە ترامپ هات ینی کە ڕووداوێکی وا ڕوەدات کە ئەمریکا زلهێزی جیهانە گەورەترین سوپای هەیە بەهێزترین دەستگای هەڵ چۆن ئەکرێ گروپێکی بچووکی وەکو قاعیدە کەسێکی وەکو ئوسامە لە ئەشکەوتێکایە بتوانێت هێرشێکی وا مەزن ئەنجام بە ئەوان پێی نەزان بەڵام من بۆ خۆم پێم وایە ئەوە ئەچێتە چوارچێوەی تیۆری موامەرەوە ئەو ڕووداوە زیانی ئێجگاری لە ئەمریکا گەیاند چکە ڕووداوەکە ئێجگار گەورەیە خەڵک قەنەعەت ناهێنێت کە ئەمە شتێکە بەڵێ ڕوویاوە بەڵام من پێم وایە لە واقعدا هیچ ڕاستیشی تێدا نییە ئەو ڕووداوە ڕوویە ئۆسامە ئوسامەلان خۆی بەرپرسیارەتەکەی هەڵگر بەڵگەکانیش ئێجگار زۆر بوون نەک تەنها لە ناو ئەمریکا لە دەروی ئەمریکا کەناڵی جەزیرە یوسرا فوادە کە ڕۆژنامەنووسێکی زۆر بەناوبانگە چاوپێکەوتنی کرد لەگەڵ محەممەد شێخ خالد لەگەڵ زۆرێکتیر لەوانی کە بەشدار بوون لە پرۆسەکەیە و لە پرۆسەکەیا بوون و یارمەتیان نابوون بە جۆرێک لە جۆرەکان ئەو ڕووداوە ڕوویە ڕووداوێک بوو کە قاعدەی لە پشتەوە بوو لە بەرامبەردا ئەمریکا ئەو هەنگاوانەینا ئەگەر ئەمریکا لە قۆناغی یەکەمە لە ئەفغانستان و عێراقش سەرکەوتوو بووایە ئامانجیان ئەوە بوو کە زیاتریش وڵاتی سووریا ئێران پەلامار بن چکە بوش ئەو تعبیری هەبوو میحوەری شەڕ ئاکسیس ئۆف ئێڤڵ لە بەرامبەر ئێران هات میحوەری مقاومەی دروست کرد بەمانایەکی تر کاردانەوەکانی سیاسەتی ئێرانیش کە سیاسەتی ئێران لە دوای ئەو ڕووداوانەوە و ڕوخاندنی سەدام و تالیبانەوە لە ئەفغانستان کە ئەمریکا بوو بە دراوسەی لە دوو لای دیکە و پێشتریش هێزی هەبوو لە کەنداودا بە تەواوی سیاست و ڕوانینیان گۆڕی پێشەوە ئێمە ناوی قاسمی سلێمانیمان نازانی ئێوە سیاست ئێران سیاسەتێکی نەرم بوو دەستێوەردان نەبوو لە وڵاتەکانە بە هیچ شێوەیەک بە ڕوخانی سەدام ئەو دیوارە ڕوخا ئێران تێگەیشت بۆ ئەوەی پارێزراو بێ ئەبێ ئەو شەڕە بگوازێتەوە عێراق ئەو شەڕە بگوازێتەوە وڵاتانی تر سووریا لوبنان و ئەو سیاسەتەی ئەمڕۆ ئێران پێڕەوێکا درێژکراوەی ئەو ڕووداوانەیە زۆر باشە کۆشەر لەسەر ئەوەی کە ئەمریکا چی بەدەستێنە لە بەشی دۆمان گفتوگەکەین بەڕێز دکتۆر ینی 11 سپتامبەر چی گۆڕی و چی پێشکەشی ئەمریکا کرد و چی لەدەست ئەمریکا ینی سندەوە زۆر سپاس خۆی مەفهومێکی زۆر گرنگکە لە سیاسەتی دەرەوەیە کە پێوتێت قیامیان پێوتێت بەها یعنی هیچێک لەو با بڵین گۆڕانکارانی کە ڕوویدا ئەوەیە کە بەهای لە سیاسی ئەمریکا لە سیاسی دەرەوەی ئەمریکا گۆڕی پێش 11 سپتامبەر ئەمریکا ئیش کاریە کرد لەسەرەوەی کە قیەمی دیموکراسی و قیەمی مافی مرۆڤ و حتا مەشروعەکە و بەناوی پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە ئەم پرۆژەیە کۆمەڵێک چەمکی تری لە خۆگرتبووە وەکو چەمکی کەشەپێدان چەمکی ئابووری بازاڕی ئازاد لیبرالێت تا وەکو دوایی یعنی ئەمریکا لە دوای 11 سپتامبەرەوە نەیتوانی کار لەسەرم چەمکانە بکە بۆ ڕاکێشانی سەرنجی وڵاتانی عەرەبی و وڵاتانی ئیسلامی و تەنانەت وڵاتانی ئەم ناوچەیەش بۆ ئەوەی ئەم قیامانە جێگای خۆیان بکەنەوە لە خەیاڵدان و لە بیرکردنەوەی خەڵک حتا قیاداتی سیاسی ئەم ناوچەیە بۆیە ناچار بوو بیر لە ئەوە بکاتەوە کە بەها سیاسەکانی خۆی لە سیاسەتی دەروی ئەمریکا گۆڕی بە بەهای شەڕکردن دژ بە تیرۆر یعنی لە دوای 11 سپتامبەرەوە کارکردن لەسەر بەهایانە بە شێوەیەک لە شێوەکان لە تەراجع و چونکە ئەمریکا ئەومان بیر بێ لە دوای 11 سپتامبەر يعني تقريبا 11 بۆ 12 ساڵ فەرقی ئەوەیە کە ئەمریکا لە نەشوەیەکی گەوری تاکجەمسەریە ئەژەیە کە تازە شەڕی سارد کۆتایی هاتووە و هەموو ڕێگریانی کە لە بەردەم ئەمریکا بوو بۆ بڵاوکردنەوەی بەهای ئەمریکی کۆتاییان پێ هاتووە ئەمریکا ئەوێ بەهای لیبراڵێت و دیموکراسی و مافەکانی مرۆڤ لە هەموو دنیای بڵاو کاتەوە خۆی هەژمونی سیاسی هەبێ بەسەر ناوچەکە و لە ڕێگاشەوە هەژمونی ئابووری هەبێ بەڵام
ئەم نەشوەیە ماوەیەکی زۆر کەمی خایان کە 11 بۆ 12 ساڵە کە ماوەیەکی کەمە بۆی ئەمریکا بەتەنیا قیادەی عالەم بکە و ئەم گۆڕانکاریە بە تایبەتی ئەم هێرشەی 11 سپتەمبەر پیاچوونەوەی مڕاجعەیەکی گەورەی لە سیاسی ئەمریکا کرد ئەویشەوەیە کە ئەمریکا ناتوانێت بەتەنیا بیرەوە بکاتەوە کەم قیەمانی خۆی کاری بۆکە لە عالەمی ئیسلامی و لە عالەمی عەربی و تەنانەت لە سیاسەی دەرەوەیە بەرامبەر بە ئەوروپاش و بەرامبەر بە رووسیا چونکە رووسیا لەو کاتی کە پێش 11 سپتەمبەر لە مووقفی ئەوەیە بوو کە بەس مراجعەی سیاسی خۆیە کردەوە لە مووقفی دەرچوون لە دوای شەڕی چیچان و هەروها بەلقان و ئەو ناوچەیە ئێستا رووسیا لە 11 سپتەمبەرەوە بیر لەوا کاتەوە کە جێنفوزی خۆی گەورە بکاوە فراوانی بکاوە دۆست بەخۆی پیا بکات لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وە لە تورکیاوە لە وڵاتانی دەوروبەر بۆیە ئەم قیەمانە وردە لە تەراجعێکی گەورەیە ئەمریکا بێ هەموو توانە مرۆیی و عسکەری و سەقافەکانی خۆی تەرخانکە بۆەوەی کە با بڵێم شۆڕشێکی گەورە دروستکە کە تیرۆر هەڕەشەیەکی گەورەیە و پێویستە ئێمە کۆتایی بە تیرۆر بێنینەوە هەڕەشەی تیرۆر بین ئەنجا بتوانین قیەمی دیموکراسی بڵاوکەینەوە بۆیە ئەولەویاتی سیاسی خارجی ئەمریکی بوو بە شەڕی توانیان ئەو زمینێ سازکەم بۆی دیموکراسی بڵاوکردنەوە خۆدۆکەوەی کاکۆشیارە ئەڵێت بۆ نمونە عێراق بە نمونە وەربگرین تیرۆر لە دوای ئەو دەستی پێکرد ڕاستەوە تەواوە بەڵام ئەمریکا لە جیاتیەوەی کە بیر لەوە بکاتەوە کە چۆن با بڵێن قیەمی دیموکراسی بڵاو بکاتەوە ئەبێ بیر لەوە بکاتەوە تحالفاتی عسکەری دروستکە یعنی دووشتی زۆر جیاوازن گۆڕانکارەکە گۆڕانکارێکی جەوهریە یعنی ئەمریکا لە جیاتیەوەی کە دۆستی دیموکراسی دروستکە هەبێ دۆستی عسکەری دروستکە بۆەوەی کە ڕێگری بکاتەوەی کە تیرۆر ئەو هەڕەشە گەورەیە نەبێت چونکە لە دوای 11 سپتەمبەریشەوە هەڕەشەکانی تیرۆر لەسەر ئەوروپاش هەڕەشەی گەورە بوون بۆیە ئەوروپیەکانیش بەناچاری بیریان لەوە کردەوە کە دوای سیاسی خارجی ئەمریکی بکەون و تحالفێکی گەورە دروستکەن هەم لە عێراق هەم لە ئەفغانستان بۆی کە تیرۆر سەرکوت بکەن جارێ هەڕەشەکانی نەیاڵن بەلایانی کەمەوە نەیاڵن لەم هێرشە گەورەتر ڕووبات لە ئەمریکا و وا بکەن کە هەموو هێزە ئیسلامی و تیرۆریستانەی کەوا بە قیەمی یانەوێت لە ڕێگای بڵاوکردنی ترس و لە هەڕەشە و هەروەها خۆتەقانەوە و ئەوانەوە بتوانن ئەوروپا و ئەمریکا گەمارۆ بدەن ئەمریکیەکان و ئەوروپیەکان بیریان لەوە کردەوە کە هەموو تیرۆریزم بێن ئەفغانستان و بێن عێراق و بێن هەندێک دەوڵەت بۆی لەوێ گەمارویان بن و ئەمەش دیارە لە شەڕی دژە تیرۆرات چۆن ڕوویە بۆیە لە جیاتی ئەوەی کە تەحالفێکی گەورە دروست کرێ بۆ سەرخستن و پشتگیریکردن لە پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە ئەبێ بیر لەوە بکرێتەوە کە تەحالفێکی عسکەری گەورە دروست بکرێت بۆەوەی کە تیرۆریزم کۆتایی پێ بێنرێنیان هەڕەشەکانی خاو بکرێتەوە لەسەر ئەمریکا و لەسەر ئەوروپا بۆ خۆی ئەم دواوکێشەیە ئیشەکات 11 سپتەمبەر یەکەم بەهانەی ئەمریکا بوو بۆ چوونە دەسۆشاندن لە تاڵیبان دوجار ڕۆشتنی بۆ ناو ئەفغانستان بەڵام وەکو هۆشاروتی مەسەلەن زۆری نەمابوو لەو یادەیە ڕێک لە 11 سپتەمبەری شا تاڵیبان پێش 11 سپتەمبەر گەڕایە مەسەلەن ئێستا خۆی حاکمی مطلقی ئەفغانستانە و ئەمریکیەکان لە دەرەوە هەندێک جار گلەی یەکەن ئەڵێن تاڵیبان پابند نەبوو بۆ ڕێکەوتنێک کە لە قەتار هەبووانە کەواتە لێرە ناوی لێ ئەندرێ شکست هیچ بەدەست نەهێنان یاخود یعنی گۆڕانکاریەکی گەوری اقتصادی کرا و ئەو جۆرە شەڕان و تاکتیکانە گۆڕاوە یعنی خۆی مووقفەکە ئەمەیە هەڵوێستەکە ئەمەیە ئەمریکا لە دوای 20 ساڵ لە ئەفغانستان و لە دوای تقریبا 2023 بۆ 2021 نزیکی 7 بۆ 8 ساڵ لە عێراقا خۆیان هەم ترامپ و بایدنیش باسیێواکەن کە ئەمانە ناوێن ناوە شەڕە ناکۆتاکان ئەو شەڕانی کە ئەو شەڕانی کە کۆتاییان نایەوە پێویست ناکە ئەمریکا زیاتر لەوە قوربانی ئینسانی و هەروها تێچووی ئابووری لەم وڵاتانیان سەرفکات لە نەماوەی 20 ساڵە بە هەر شێوەیەک بێ لە شێوەکان توانیوێتی ڕاوێژکارە سەربازەکانی و توانیوێتی سەربازەکانی لە ئەفغانستان ڕۆڵیان هەبێت لە پێگەیاندنی ئەو جێشەی بە هەر ناوێکەوە ناوی ئەنی چونکە پێکهاتی کۆمەڵایەتی و پێکهاتی سیاسی ئەفغانستان جۆرێک لە مۆزاییکە جیاوازە لە عێراق لە هەردوو وڵاتەکە بە جۆرێک لە جۆرەکان ئەوەی کە ناوی ئەنی شکست ئەوەی ناوی ئەنی دەست کێشانەوە لەو شەڕانەی کە بێکۆتان لە ئەفغانستان و لە عێراق و هەندێک ناوچەی تریش وەکو یەمەن وەکو لیبیا وەکو ئەو وڵاتانی کە بەردەوام ناوچەی ئاژاوە و کێشە و تەوتوری عسکەری و سیاسین ئەمریکا نایەوێت لەوە زیاتر لەم وڵاتانەیە بمێنێتەوە بایدن خۆی اعتراف دانی بۆیانە کە من باجی کشانەوە لە ئەفغانستان ئێم هەر باجێک بێ اقتصادی بێ
سیاسی بێ عسکەری بێ و جێگا طبعاً هەموو کشانەوەیەک هەموو تەراجعێکی ئەمریکی بەمانایەوەیەک هێزێکی تر لە شوێنیان جێنفوزی ئەبێت و ئەبێ بە بڕیاردەریان شەریک لە بڕیاری ئەو ناوچانە. یعنی لێرە ئەمە پەیوەندی بە تێڕوانینی بایدن هەیە لە کارکردنە یاخود ینی جەمسەری شەڕەکان گۆڕاون ینی بۆ ئەمریکا ڕەنگە ئەفغانستان و عێراق ئەو گرنگژەی نەبێت ئێستا کاتی شەڕێکی اقتصادیە مەسەلەن چین هاتۆتە پێشەوە مەسەلەن رووسیا بە جۆرێکی تر پشتیوانی لە هەندێک پرۆژەی چینەکە ئەمەیە یاخود پەیوەندی بەوە هەیە کە مەسەلەن ئێمە بینیمان ئۆبامە بە جۆرێکی تر مامەڵی کرد لەوەی کە زۆر زەبلو بۆ شەبوو مەسەلەن ترامپ بە جۆرێکی تر ینی ئەم تێڕوانینانیان فەرقێک هەیە لە تێڕوانینەکانیان ئەمە پەیوەندی بە تێڕوانینی سەرۆکەکانەوە هەیە یاخود پەیوەندی بە گۆڕانکاری شەڕکردن و سیاستکردنەوە هەیە. طبعاً ئەکید پەیوەندی بە تەوەجوهاتی سەرۆکەکانیشەوە هەیە چونکە ئەمریکا وەکی وڵاتێکی تر نیە سیاسەتی دەرەوەی ئەمریکا ڕاستەخۆ گزارش لە سیاسەتی سەرۆکی ئەمریکاکە وەکو وڵاتێکی تر نیە مؤسسەی ڕێئاسا و بە تایبەتی سەرۆکی ئەمریکا خۆی لە دەستوریان خاوەنی بڕیاردانە لە سیاسەتی دەرەوەی هەموو تەوەجوهاتێکی سیاسی لە دەرەوەی ئەمریکا بریتە لە تەوەجوهی ڕئیسی ئەمریکا سەرۆکی ئەمریکا بۆیە طبعاً وەکو ستراکچەری حزبیش لە ئەمریکا حزب کۆمارەکان و دیموکراتەکان یعنی وێنابیری و تەسەوریان بۆ سیاسەتی دەرەوە دوو تەسەوری جیاوازە بۆیە هەم مامەڵەکردن لەگەڵ سیاسی دەرەوە لەگەڵ ئیرهابە لەگەڵ اقتصادا لەگەڵ تحالفاتی عسکەریە هەریشێک بە شێوەیەکە ئێمەمان بینی لە سەردەمی ترامپ مەبدەئی کارکردنی لە سیاسەتی دەرەوە ئەوە بوو کە تحالفاتی عسکەری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئەوروپا بە شێوەیەک ئیدامە پێبا کە ئیتر هەر کەسێک لە قیتارەکەیە باج پارەی خۆی نەیات ناتوانێت حیمایە بکرێت بەڵام بایدن ڕەنگە بە شێوەیەکی تر سیاسی خارجی خۆی ئیدارە ئەدا بۆیە بەتاکید پەیوەندی بە تەوەجوهاتی سیاسی سەرۆکی ئەمریکاوە هەیە. زۆر باشە دکتۆر کاگۆشارێنی ئەمریکا چی دەستکەوت لە هاتنی بۆ عێراق لە هاتنی بۆ ئەفغانستان 2000 مەسەلەن لە ڕێوی کلیکسەوە کە ئەو کە یەکەم جار ئۆباما هات کە لە ئەزهەر وتاری خۆی پێشکەش کرد مەسەلەن 2000 بەهاری ئەوەی کە ناوی لێنرێن بەهاری عەرەبی لە سووریا و یەمەن و لیبیا و کۆمەڵێک مەسەلەن لە تونس و ئەمانە میسر و ئەوانە گۆڕانکاری ڕوویدا لە کۆی ئەم گۆڕانکاریانە کە عێراق و ئەفغانستان دوو نمونەی زۆر بەرجەستن کە خۆیان داخڵ بوون ینی لە دوای 11 سپتێمبەرەوە ئەمریکا ئێستا دوای ئەو یادە لەو یادەیە چی دەستکەوت لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی سەربازیەوە لە ڕووی بەقۆتبوونی تاکزەمسەری ئەمریکاوە خۆی ئەگەر بخیتە تای تەرازۆوە زیانەکانی زیاتر بۆ لە دەستکەوتەکانی ئێستا زۆر جار لە ناوخۆی ئەمریکاش ئەم کشانەوەی لە ئەفغانستان بۆ نمونەوە ئەو شکستە بە نوعە پێناسە ئەکرێ بە ئەو شکستەی کە لە ڤێتنام ڕوویە شێوازی گواستنەوەی ئەو خەڵکە بەو شێوازە وەکوی ڤێتنام کە لە سایگۆن خەڵک لە سەربانی باڵۆسخانەوە ڕۆشتنەوە ئەو کاتەش ڕێیەک دروست بوو کە ئەمریکا لاواز بووە من پێشەوەی ئەو بەراوردە بکەین حەزەکەم یعنی ئەو بڵێم ئەمریکا هێزێکی ئەجگار تایبەتە ینی لە تاریخی مرۆڤایەتی ئەگەر سەری زلهێزەکان بکەی بگەڕێتەوە بۆ ئێرانی کۆن بگەڕێتەوە بۆ یۆنان بگەڕێتەوە بۆ ئیمپراتۆری ڕۆم تەنانەت کە 500 ساڵ ئەوەی کردووە ئەمریکا هێزێکی زۆر تایبەتە ینی هەمیشە توانای نوێبوونەوەی هەیە هەمیشە توانای گۆڕانکاری هەیە ینی بۆ نەکە بوش هات ڕوانینێکی زۆر سلبی لەسەر ئەمریکا دروست بوو لە جیهانە کە ئۆباما هات ڕێک پێچەوانە بۆ شتەکان یانی توانایان هەیە خوان نوێکەنەوە لە هەموو ڕووەکانەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی تەکنۆلۆژیەوە لە ڕووی ئابوووریەوە لە هەمووی گرنگتر بەڵام ئەتوانم بڵێم لەسەر سێ ئاست ینی دوو ئاستیان زیانی ئەجگار گەورەکرا یەکیان ئەمریکا لەو شەڕی لە ئەفغانستان و عێراق کردی و ئەو وزە زۆرە سیاسی عسکەری دیپلۆماسی بەهەدەردا کە جیهان ئەو کاتە تاکجەمسەر بوو لە پاڵ ئەمەیە رووسیا جگە لەوەی شەڕی تیرۆری کرد بۆ نمونە لە چیچانیا بەو ناوەوە خۆی بەهێز کردەوە یعنی ئەمریکا دەرفەتی و کاتی ئەوەی نەما شەڕی رووسیا بۆ نەسین بکات سین بە شێوەیەکی ئەجگار خێرا کە دیسانەوە لە مێژووی مرۆڤایەتی ئەوێنەی نییە گەشەی کرد گەشەیە کە ئێستا بایدن لە وتاری لە وەزارەتی دەرەوە پێشکەشی کرد و تیایدا پایەکانی سیاسەتی خارجی ئیدارەکەی خۆی خستە ڕوون وتی چین ڕکابەری سەرشی ئێمەیە لە سەدەی 21دا بۆ چونکە بۆ نمونە بۆ رووسیا ئەمریکا پێویستی بە رووسیا هەبوو بۆ کۆمەڵێک لە هەنگاوەکانی چاوپۆشی کرد لە زۆر شت لەبەرەوە لەم ڕۆوە جیهانێک کە 11 سپتەمبەر ڕوویە ئەمریکا زلهێزی بێچەند و چوون بوو ئێستا ئەمریکایەک دوای 20 ساڵ کە لە ئەفغانستان بۆ شێوە ڕۆشتۆ لە عێراق دیارە ئەوە ڕوونادا و بەرنامەیەکمان کرد لەسەر و گفتوگۆمان کرد بەڵام ئێستا ئێمە لە جیهانێکین کە
گۆڕانکاری گەورەی بەسەر هاتووە بە ئاراستی ئەوە ئەڕوا بێتەوە بە جیهانێکی چەند جەمسەری کە بۆن لە سەرەتای سەدەی 20 هەبووە لە هەتاکو و دووەم جەنگی جیهانیە بۆ دوای ئەبێ بە دوو جەمسەری ئەوەی کە بابەتی گرنگە و پەیوەستە بە ناوچەکەی ئێمە و میلەتانی ناوچەکەەوە پرسی دیموکراسیە وڵاتانی ناوچەکە لیبیا میسر یەمەن زۆربەی ئەم وڵاتانی سعودیە لەبەرەوەی ئەمریکا شەڕی تیرۆریە کرد و پێویستی بە وڵاتانە هەبوو هەموو ئۆپۆزسیۆنی ناوخۆ کە لە ڕوخانی سۆڤێتەوە ئۆپۆزسیۆنێکی گەورە دروست بوو کە مهتەم بوو بە گەشەپێدانی دیموکراسی کۆمەڵگەی مەدەنی دروست بوو بۆ نمونە ئیخوان لە میسر دەرگا کرایەوە چیان بێ بەرامبەریان بیکەن علی عەبدوڵڵا ساڵح لە یەمەن ڕوبەڕووی هەموو دوژمنەکانی ئۆپۆزسیۆنەکان بووەوە بە ناوی دیسان تیرۆرەوە بە مانایەکی تر ئەمریکا لە پێناوی ئەوەی کە بەرژەوەندەکانی بپارێزێت پشتی لە زۆر لەو هەنگاو ئامانجانەکە کە پێشتر ئەینا ئەگەر ئێستا سەیری ئامارەکان بکەین بۆ فریدەم هاوس کە ساڵانە راپۆرت بڵاوکات لەسەر ئاستی دیموکراسی لە جیهانە لەم 20 ساڵەیە دیموکراسی ڕۆژ بەڕۆژ لە پاشەکشەدا بووە و ژمارە ئەو وڵاتانەی نادیموکراتین معجبن بە مۆدێلی نادیموکراتەکان زیاتر بووە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە دیموکراسی شتێکە سەرڕای هەوڵە زۆرەکان سەرڕای شۆڕشەکانی بەهاری عەرەبی تا ڕادەیەک شکستی هێناوە تەنها تونسە بوو تۆزێ ڕۆشناییتیا بوو ئەویش بینیمان بە هەمان دەردی وڵاتانی دیکە چوو بەڵام بە شێوەیەکی بێخوێن و ئەوە ئاستێکی تری پەیوەندی بە ئێمەوە هەیە کە من ئاماژەیەکم پێەیە ینی بەبێ ئەمریکا ڕوخاندنی سەدام زۆر ئەستەم بوو بەبێ ئەمریکا لە ناوبردننی ڕژێمی بەعس شتێکی ئێجگار مەحاڵ بوو بە بڕوای من و ئەو گۆڕانکاریەش بۆ کورد گۆڕانکارێکی ئیجابی بوو ینی هەموو هەوڵی کورد هەموو هەوڵی ئۆپۆزسیۆنی عێراقی ئەوە بوو کە سەدام بڕوخێنن بە تەنها پێیان نەئەکرا اینجا ئەگەر ڕووداوەکان ڕیسکەین ڕوخاندنی بەم بڵێن سەدام و شەڕی تیرۆر بە شێوەیەک لە شێوەکان چەوسانەوەی بەدوا هات لە وڵاتە عەرەبیەکانە ئەم چەوسانەوە کاردانەوەکان ناڕازێتی خەڵکو و خۆپیشاندانە دوجار بە خۆپیشاندانی گەورە و بە شۆڕش دەست پێەکە لە تونس لە میسر لە وڵاتانەی دیکە یعنی زنجیرەیەکن کە دێن دو ئەگاتە سووریا لەوێ کورد لە ڕۆژاوا بەراورد بۆ نەباکوور بەراورد بە ڕۆژهەڵات شەڕی چەکداری زۆر نەکردووە و هاوکێشەیەک نەبوو لە قەزی کوردیا ئێستا بۆ بە خاوەنی کیانێک یەک لە سەرسی خاکی باوڵێن سووریا لەسەرەوە هەتا ئەم ڕووداوانە زنجیرە ڕووداوێکن ئەگەر 11 سپتەمبەری لێ دەربێنی ئەو ڕووداوە ڕوونەدات ئەستەمە بەم شێوەیە ڕووبات کە بۆ کورد ئەو گۆڕانکاریان تا ڕادێک ئیجابی بووە بەڵام بێگومان ئەو مەترسیانە هەر ماون چونکە دەرکەوتی لە کۆی ئەمانە چی بەدەست بێنێت مەسەلەن دەستکەوتەکانی من پێم وایە ئەجگار سنووردار بوون وزەی سیاسی خۆی ئابووری خۆی بە هەدەر داوە و ئەم کشانەوانش کاتی خۆی بۆ کۆتاهێنان بە جەنگی ئێران و عێراق خومەینی وتی من ژارم خواردەوە بەداخێک ژارم خواردەوە ئەمە بۆ ئەبایدنی ژار خواردنەوە بوو چکە بایدن تێگەیشتووە دامەزراوەکانی ئەمریکا تێگەیشتون سین و رووسیا وا خەریکە ئەبنەوە بە ڕکابەرێکی جدی بۆیە ئەوێ هەموو توانە سیاسی سەربازی دیپلۆماسی عسکەریەکانی بکشێنێتەوە خۆی ئامادەکاتەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی کە لە سگەڵ سین ئاسبێنێ ڕوبەڕووی ئەبێتەوە لە ئاسیادا بۆ نمونە پێی وایە ئەوە ئێستا ئەو ژەهرە بخواتەوە باش باجەکەی با وەکو دکتۆر وتی لە ڕووی سیاسیەوە یا هەر بوارێکی ترەوە کە هەڵبژاردن نەکرێت لە ئەمریکا بۆ کۆنگرێس ڕەنگە بدۆڕێ خۆی ڕەنگە سەرۆکایەتەکەی دوای ئەمە بە نقطەیەکی زۆف بووی بۆ خولی دووهەم ئەمە ئامادەیە با چکە پێی وایە ئەمریکا ئەبێ مەشغوڵی سین بێ چەند ساڵە ئەو مەشغوڵە سین خۆی گەشە بەخۆی ئەدا بەڵام ئەوەی کە دەرکەوت لە کۆی پرۆسەکەی ئەوەیە کە ئایدیا فکر بە شەڕ لە ناو ناچێت تیرۆریزم تونڕەوی فکرەیە فکرێکە ئایدیایەکە تۆ ناتوانانی بەشەڕ بۆ نە لە ئەفغانستان ئامارێک هەبوو بۆ کوشتنی هەر کەسێک لە تالیبان دە کەسی دیکە ئەبوو بە تالیبان بۆ چکە لە خێزانێک کەسێک کوشت کۆی ئەو خێزانەکە تالیبانیش نەبوونایە ئۆتۆماتیکی ژماری تالیبان زیاد دەکرد بۆیە بینیمان کە تالیبان هاتەوە وەکوی هیچ ڕووی نەدا بێ بەهێزتر لە جارانیش هاتنەوە زۆر باشە دکتۆر ینی باسی ئەو بکەینە دوای 11 سپتەمبەرەوە کورد لەکوێ ئەمریکا بوو لەکوێ ئەجەندای ئەمریکا بووە و لە شەڕی تیرۆرە لەکوێ ئەجەندای ئەمریکا بووە ئەو خوێندنەوانەی ئێوە لە ڕووی زانستی سیاسی بۆ ڕووداوەکانتان هەیە ینی تەنها وەکو جەنگاوەرێک سەیری کورد کراوە یاخۆکو قەزیەک لە چوارچێوەی عێراق و بەتایبەت سووریایە ڕاستە یعنی لە دوای 11 سپتەمبەرەوە تەمەنی یەکێک لەو بکەرانی کە گۆڕانکاری پێکرا لە عێراقیان بابنە هیچێک لە بکەرە سەرچەکانی گۆڕانکاری کە لە ڕووی واقعیەوە ئەرزی لە ژێردەسایە و دەسەڵاتێکی جیاوازی هەیە لە عێراق کوردە یعنی حتا هێزە معارزەکان
ئەوان بۆ ئەوەی کە هەوێیەکی حەقیان هەبێ و ئەمریکا و وڵاتانی هاوپەیمانی یارمەتیان بن هەموو جاریانە پرسیەوە چیتان بەدەستەوەیە لە کوردستان ئەوایە بنکە و شوێن و مووقع و جغرافیایان هەبێ بۆیە هیچێک لەو بکەرانی کە لە ڕێگایەوە گۆڕانکاری کرا هاوکار بوو یارمەتی دەربوو لە ڕاوێژکارەکانی هەر استخباراتی ئەمریکی و ئەوانە کورد بووە خۆی کارکتەرێکی بەهێزی ڕوخانی سەدام حوسێن بووە کورد و لە هەموو گۆڕانکارەکانی ئەم ناوچەیشە کورد خۆی بە هاوپەیمانی ئەمریکا ئازانێ ئەمریکا چۆن خوێنێتەوە بەڕاستیەوە پێم وایە قسەیەکی ترە ئەبێ لەسەری بوەسین ئەمریکا چۆن مامەڵە لەگەڵ کورداکە ئایا ئەمریکاش لە خوێنەوەی مامەڵەکانی ڕابردووە مەسەلەن دەرکەوت و کورد چۆن ئەمریکا چۆن مامەڵە لەگەڵ ئەوەی کە تا ئێستا وازحە دووسێ محاتەی گرنگکەیە 2011 هەیە کە هێزەکانی ئەمریکا لە ڕێگەی ئەو با بڵین ڕێکەوتنامە ئەمنیەوە تاوەکو کۆتایی 2011 بووە دو سەربازی شەڕکەریان لە عێراقا بکوشێتەوە کوردیەکێک بووە لە محاورەکانی سیاسی ئەمریکی محاتەیەکی تر هەیە محاتەی شەڕی داعشە کە محاتەیەکی گرنگە لە 2014 وێزگەیەکی گرنگی ئەمنی و سیاسیە باز لەوا کرێ کە ئەگەر بەهاتایە یارمەتیەکانی ئەمریکا و تەحالفە گەورەیە لە دژی داعش دروست نەبووە زەحمەت بوو کە کوردیشێک بۆ دیسانەوە لەو محەتانی کە لە ڕێگایەوە بەرگری پێکرا بۆی کە خاچی عێراق بە تەواوەتی داگیر نەکرێت کەرکووک و دەشتی نینەوە ئەوانە نمونەی زیندون لەوەی کە ئەمریکا یارمەتی هەرێمی کوردستان و پێشمەرگەیدا لە ڕووی تەجهیزی عسکەری لە ڕووی ڕاوێژکارەکانەوە لە ڕووی تەدریبەوە لە ڕووی چەک و مەشق پێکردنەوە کە لە ڕێگایەوە توانیان بەرگری بکەن لەم محاتانەیە کە محاتەی گرنگ تەمان محاتەی ڕۆژئاواشەیە یعنی ئەمە محاتەیەکی گرنگە بۆ کورد بۆ ناکرێت کوردی ڕۆژئاوا دابڕین لە بێگومان مەبەستم هەردووشی بوو یعنی لە ڕۆژئاواش ئەمریکا تا بە ئێستا هیچێکە لەو هێزانەی کە وەستاوە لە بینی ئەوەی کە هەم ڕژێمی بەشار ئەساد و هەم تورکیا ڕۆژئاوای کوردستان خودبات یعنی لەبەرەوە ئەگەر ئەمریکا لەو ناوچەیە نەبووە ڕەنگە مبەرڕاتی مانەوەی ئەمریکا شتی تر بێ ینی وزەیە نەوتە جێپێگەی هەر شتێکی تر لەو بابەتەیە بەڵام گرنگەوەیە لە مەحسەڵەی کۆتایی ئەوەیە کە ئەمریکا هێزێکە ئێستش قسە لەسەر ئەوەیە لە دوای ئەوەی کە اتفاقی ئەمنی ئەخیر کە با بڵێم ئەوەی کە ناویراوە اتفاقی استراتیژی نێوان ئەمریکا و عێراق باز لەواکرێت لە ئەخیر سەردانی کازمیش بۆ ئەمریکا کە هێزەکانی ئەمریکا کشێنەوە و ڕاوێژکارەکان ئەمێننەوە هەرێمی کوردستان دیسانەوە محەتەیەکی تر ئەبێ بۆەوەی کە هێزەکانی ئەمریکا ڕەنگە لە هەرێمی کوردستان بمێنەوە ئەوەکو هاوپەیمانی ڕەنگە کورس بێ ناوی بنین ئەمریکا هاوپەیمانی کوردستانە ئەمریکا حەلیفی کوردستانە چونکە کارکتەری زۆر جار دکتۆرە وترێ مەسەلەن کورد بێوێت بەرژەوەندەکانی ئەمریکا پارێزێ کورد چۆن ناتوانێت ینی کوێی بەرژەوەندەکانی ئەمریکا تا بتوانێت بەرژەوەندەکانی ئەمریکا پارێزێ من پێم وایە تەنها لە ڕووی خاک و جوگرافیای سیاسی کوردستانەوە مەگەر ئەمریکا بتوانێت حەلیفێکی ئەمریکا بیان بەرژەوەندەکانی ئەمریکا پارێزێ چونکە ئەو دوو سێ وڵاتی کە لە دەوری هەرێمی کوردستانن لە ڕاستیان ناوچەیەکی ئامن و ئارام و جێگرنین بۆ ئەمریکەکان تا لێرەوە بتوانن لە نزیکەوە چاودێری دۆخی ئێران و دۆخی تورکیا و حتا عراقیش بکەن و حتا سووریاش بکەن بۆیە تەنها ڕەنگە لە ڕووی جۆپۆلەتیکی و جوگرافیای سیاسیەوە هەرێمی کوردستان ئەو جێپێکە و جۆپۆلەتیکە بێ کە ئەمریکەکان بتوانن خاکەکەی بەکاربێنن و عاتیفەی خەڵکی کوردستانیش سۆزی قیاداتی سیاسی کوردستانیش ئەو لە ڕێگای ئەو باگراوندەی کە ئەمریکیەکان سەدام حوسێنیان ڕوخانووە و ئەمریکیەکان ڕژێمی پێشویان لەناو بردووە یارمەتی دەرە بۆ ئەوەی کە سۆزی خەڵکی کوردستان زیاتر بەلای ئەمریکیەکان هەیە بۆ حیمایەکردنی یعنی بەلانی کەمەوە لە دوای 2023ەوە کە قاعیدە و واروها داعش دروستە بێ ڕەنگە زۆر بەدەگمەن چەکدارێکی ئەمریکی یان سەربازێکی ئەمریکی لە هەرێمی کوردستانە تووشی زیان بووبێ لەگەڵ ئەوەیە کە هێزی ئیسلامی لە کوردستان هەبووە لەگەڵ ئەوەیە کە جێپێگەی هەندێک هێزی تیرۆریستیش لە هەرێمی کوردستان هەبوو بەڵام هیچ هێزێکی ئەمریکیان بیانی لە هەرێمی کوردستانەوە زیانی پێنەگەشتویان نەبووە بە قوربانی ئەمە معنایەوەیە کە هەرێمی کوردستان ناوچەیەکی پارێزراوە و ئاسایشی هەرێمی کوردستان ئاسایشێکە ئەتوانێت پارێزگاری لە ئاسایشی باشەکەواتە ئەو جەمسەربەندی بە دکتۆر باسی کردوتی مەسەلەن ئەمریکا ئەوێت تاقە و زێ خۆی کۆکاتەوە لەو ڕێگری لەو بەرەو پێشتونانەی سیم بکات یان چیم بکات ئەمە ئەم ململانەیە لە ڕۆژهڵاتی ناو ڕاستەکرێ یاخود بە جۆرێک لە جۆرەکان لە ڕێگای کۆمەڵێک گورزی تری تەکنۆلۆژی و بایۆلۆجیەوە کرێەوە کۆی مەسەلەن زۆر باسی کۆرۆنا کرێت وەڵاهی خۆی مەسەلەی کۆرۆنا مۆزوعێکی ترە کە ڕەنگە چیرۆکەکەی چیرۆکی جیاوازە بەڵام ئەوەی کە ئەمریکا تەنها ئەتوانێت لە ئاسیا ڕکابەری سین بکەم پێم وایە جارێ مشکیلەی گەورەی ئەمریکا لە ناو ئەمریکا خۆیەتی لە 1970
ئەو کاڵایانی چین و تیجاری سینی لە ئەمریکا یەکلایە بێتەوە یعنی بۆ ئەمریکا ناو ئەمریکاش خەرق کراوە لە ڕووی اقتصادیەوە بۆیە شەڕی ئەمریکا تەنها لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نییە بۆ سین ڕەنگە بۆ وزەوە ڕاست بێ ئەو لێکدانەوە بەڵام بۆ هەموو کاڵایەکی تر ئەوروپاش ئەم شەڕە ڕاستە چونکە کاڵای سینی و تیجارەی سینی خەرقی بازاڕی ئەوروپا و ئاسیایی ناوەڕاست و ئاسیایی باشوور ڕۆژاوی ئاسیاشی کردووە لەبەرەوە هەموو خاڵێکی اقتصادی سینی طبعا هیچێک لەو خلافە گەورانی کە لە نێوان ئەمریکا و عێراقشا دروست بوو ئێمە زانین پەیوەندی بۆ ئیتفاقیە اقتصادیەوە هەبوو بەتایبەتی لە نێوان عێراق و سین و بەتایبەتی تریش ینی سین ئیشەکات بۆ پارەیەکی جگار گەورەی تەرخان کردووە بۆی کە ئەو ڕێگا ئەوریشمی کە ناوی ئەنێن ئەوەی لە کتێبەکان ناوراوە حیزام الطەریق یعنی ئەو ڕێگایە دیسانەوە سین کارەکات بۆی کە لە دوای 2025 و تاوەکو 2030 پارەیەکی یەجگار زەبەلاح و اقتصادێکی زۆر گەورە لە ڕووی تەکنۆلۆژیشەوە طبعاً سین ڕۆشتە پێشەوە و ڕکابەرێکی سەرەکی ئەمریکایە ببورە لێرە ئەتوانین ناوی بنێن کۆتایی ئەمساڵ کۆتایی قۆناغی 11 سپتەمبەرە ئەنی ڕووداوەکانی یان دەرەنجامەکانی دوای 11 سپتەمبەر ئەمساڵ بە جۆرێک لە جۆرەکان بڵێن چوونێتەوە ناو قۆناغێکی نوێی شەڕ و ململانێ ئەمریکاویان وڵاتە جلێزەکان میان نەزانم مؤشرەکە چییە بەڕاستی ئەگەر بڵین دوا قۆناغی ینی ئەبێتەوە مؤشرت لە بەردەسابێ ینی معیارت مؤشرەکە مەسەلەن کشانەوە لە ئەفغانستان مەسەلە وردە چۆڵکردنی پێگە سەربازیەکانی لە عێراق مەسەلەن خۆکۆکردنەوەی کە دکتۆر هۆشیار باس کرد ڕاستەکەی بەس ئێمە خۆی مؤشری گەورە ئەوەیە کە هەڕەشەکە ماوەیان نەماوە بەڕاستی هەڕەشەی ئەمنی هەڕەشەی تیرۆر ماوە یان نەماوە طبعاً ئێستا پێگەی جوگرافی هێزە تیرۆریستەکان یعنی لە یەک سنووری جوگرافیایە قەتیز نەبووە یان نەماوەتەوە لە ڕاستیە ئەم هەڕەشەیە وەکو عەرەبەکان ئەڵێن قائیمە یعنی هەڕەشەکە هەڕەشەیەکە ماوە و ئەژمێنیە لەبەرەوەی وەکو دکتۆری ژووتی یعنی تۆ ناتوانانی شەڕی فکری تەنها لە ڕێگەی ئەوە بکەی کە کەسێک ئەکوژی شەڕەکە کۆتایی پێ یعنی حتا پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە پرۆژەیەک بوو پرۆژەیەکی هەمەلایەن بوو کاری لەسەر پەروەردا کرد کاری لەسەر فراوانکردنی کۆمەڵگەی مەدەنیە کرد کاری لەسەر ئابووری ئازاد بازاڕی ئازادە کرد بۆیە ینی پەروەردەیەکێک بوو لەو سێکتەرە گەورانی کە لەو پرۆژەیە یعنی جێپێگە و موقعێکی زۆر گرنگی هەبوو بۆیە لە ڕاستیە ئەم هەڕەشەیەکی زۆر گەورەیە و ماوەتەوە و ئێستا تەنانەت ئەم هەڕەشەیە لە ئەفریقاش ئێستا هەڕەشەیەکی گەورەیە لە لیبیا و لە ڕاستە لە هەندێک وڵات تەراجع هەیە یعنی باسی مؤشرێکی گەورە ئەکەین کە دکتۆریش باسی کرد بابەتی انتخابات ینی ممارسە دەری ئەخات کە ئەم هێزانە ئەکرێ زیاد ببن ئەکرێ کەم ببن ینی ڕێگایان پێبی بۆ ئێستا لە مەغریب لە انتخاباتی پێشووە هێزێکی وەکو عەدالە و تەنمێ 125 کورسیە ناوە لەم انتخاباتەیە بۆ بە هێزێکی زۆر بچووک کە تەنها 12 کورسیە ناوە بۆ بە حوتەم حیزب لە مەغریبە یعنی کەواتە لە تونسیش حزبی نهضەی تونسی لە تەراجعێکی گەوری جەماوەریە ئەوە لە ئیخوانمان بینی لە ئوردن و ئیخوانمان بینی لە مەسر کە چۆن تەراجعەکەن کەواتە تاوکو مەجال بۆ هەناسەیەکی یان ئەوە ئارزووی دیموکراسی زیاتر بڕەخسێندرێ ئەو کاتە ئەبینین هێزە ئیسلامیەکان یان توندە ئاژۆکان زیاتر لە تەراجع هابن بۆ سووریاش ڕەنگە معادلەیەکی ڕاست بێەوە بۆ ئێرانیش ڕاستە بەتاکی زۆر باشە دکتۆر کاکۆشیارانی بەرەو هەڵبژاردنە ڕۆین و خۆت کاندیدی و ئینشاڵڵا بە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی ینی ئەمریکا زۆر سوور بوو لەسەرەوەی ئەو هەڵبژاردنە پێشوەختە بکرێ پێچوات تێڕوانینی بۆ عێراق چییە و ئەوێت چۆنچۆنی مەسەلەن بە جێوێکی تۆزێک ئارامتر لەوەی ئەفغانستان لێ بکشێتەوە وی ئەگەر ئێمە سەری وێنە گەورەکە بکەین ئەمریکا استراتیجێکی هەیە ئەم استراتیجێ بەشێکی نەگۆڕە بەشێکی گۆڕاوە نەگۆڕەکەی ئەو پایە ئەساسیانەیە کە دانرێ وەزارەتی دەرەوە وەزارەتی بەرگری دەستگا هەواڵگریەکان بۆ نمونە ئەو موئەسسانەی نەگۆڕن سەرۆک ئەگۆڕێ وەزیرەکە ئەگۆڕێ بەس موئەسسەکان نەگۆڕن ئەمە نەگۆڕە کە ئەوەیە کە ئەمریکا وەکو زلهێزی جیهان بمێنێتەوە ئەمە بڕیارێکە لە دوای ڕوخانی سۆڤێت دراوە جارێکی تر ئەمریکا ڕێگەنەدا هیچ زلهێزێک دروست بێتەوە هەم خۆی زلهێزی قاڕی خۆی بێ با بڵێن ئەمریکای باکوور و باشوور بێ هەمیش لە هەموو ناوچەکانی دیکا زلهێز بێ ئێستا بۆیە وتم باسی ئەوان کە ڕوبەڕوو چین بێتەوە چکە چین واوردەوردە لە ئاسیا خەریکە هەژمون دروستکە ببێ بە زلهێز ملمانەکەی لەگەڵ ئێران لێرە لەگەڵ ئەوەیە لەسەر ئەوەیە کە ئێرانەیە وردەوردە هەژمونی خۆی زیادکە و هەر بۆ شایەکە قۆزێتەوە خۆی بچێت ناو مەوزوعەکەەوە ئەوەی گۆڕاوەکەیە فاکتەری بڕیاردەرەکەیە کە کێ سەرۆکە ڕوانینی چییە بۆ سیاسەتی دەرەوەی ئەمریکا بۆ نمونە
ئێستا زۆر جارەوە وترا کە بۆنە دیموکراتەکان لەگەڵ شەڕنین و لەگەڵ دیبلۆماسین کۆمارەکان لەگەڵەوە دۆنالد ترامپ ئەمەشی هەڵوەشانەوە دۆنالد ترامپ کەمترین شەڕ کرا بە پێچەوانەوە لە سەردەمی ئۆباما جگە لەوەی شەڕی ئەفغانستان زیادی کرد دوای شەڕی داعش هات لە لیبیایە بۆ نمونە بە بەهێزی ناتۆ ئەوە لە سووریا بە شێوەیەک لە شێوەکان تەداخل کرا و پشتگیری کورد کرا دیموکراتیش بوو ئەوەی کە ئێستا ئێمە ئیبینین ئەو بەشە گۆڕاوەیە کە دیسانەوە تەرکیزی سیاسەتی ئەمریکا بگۆڕنەوە بۆ ئەوی کێ ڕکابەرێتی لەکەینە سەروردەکاری کە ئەمریکا استراتیجێکی هەیە ئەبێت تۆ خۆتی لەگەڵ بگونجێنی تۆ باسی کورد دەکرد کورد لەکوێ استراتیژی ئەمریکایە ئەبێ کورد خۆی بگونجێنێ ناتوانێت کورد بە پێچوانی ئەوە بجوڵێتەوە بۆ نمونە ڕیفراندۆم کرا وا بە نزیکی ساڵاتی ئەوی شەڕۆین ئەمە پێچوانی استراتیجی ئەمریکا بۆ عێراق و نەتیجەکەشمان بینی 2 ساڵ پێشەوە بۆ داعش هەموو هێزی خۆیان بەکارێنە بۆ ئێمە شەڕی داعشکەین بەڵام کە پێچوانی استراتیژی ئەو ڕۆیشتیت بینیمان پشتی لە کورد کرد و ئەو پشتیوانێ نەبوو کە کورد ڕەنگە چاوەڕێی بکردایە ئەوەی ئێستا ئێمە ئیبینین لە ئاستی جیهانە گەر پۆلێنی بکەی بۆ نەوڵاتانی ئەوروپا ئەو پەیوەندیانیان لەسەر بنەمای ئەوەیە کە دیموکراسین و مینی بەرژەوەندی هاوبەشیانی ئەگەر وڵاتانی دیموکراتی بمێنەوە بەهێز بن لە ئەوروپا بۆ ئەمریکاش باشە ئەو کاتە بەشێک لە بەرپرسیارەتەکە کە لەسەر ئەستۆی ئەوان بۆیە زۆر بە چڕیشان لەسەرەوە کە دیموکراسی لە ئەوروپا شەرقی گەشە بکە بە پەیوەندەکان یان لەسەر بنەمای بەرژەوەندیان لەسەر بنەمای بەهای هاوبەشە بەڵێ ئێمە خۆمان هەمیشە خۆمان بە شۆڕەسواری دیموکراسی و ئازادی و مافەکانی مرۆڤ هەر شەڕی ئێمە لە سەدەی 20ەما بۆچی بووە بۆ وەکو میلەتێک مافمانە بێ ئازاد بین بەڵام لە پراکتیکدا سەرکەوتوو نەبین لە ئیمتیحانەکەیە بۆیە ئەمریکا ئێستا گۆڕانکاری لە سیاسەتیا بووە بەرامبەر بە کوردیش بۆی کە تۆ وەرە هێزەکەت یەک خەرە پشتیوانی دەکەم خێرە پشتیوانی ناکەم بۆی کە ڕێز لە ئازادەکان بگرە نابێتەوە ڕۆژنامەنووس و بۆ ئەمانە بکەی بە سیخوڕ و بە تیرۆریست بەوەی کە چاکسازی ئەنجام بدات چکە ئەمریکەکان تێگەیشتون لەگەڵ هەوڵاتێکا پەیوەندیانە بۆ باشترین پەیوەندیان لەگەڵ حسنی مبارەکە بوو حسنی مبارەک بە درێژایی ئەو چەند ساڵی لە حکومە بوو هەموو بەرژەوەندەکانی ئەمریکای بەبێ چەند چوونە پاراست لەگەڵ بەرژەوەندەکانی ئیسرائیلیشە بەڵام کاتێک کە خەڵکی میسر هاتنە سەرجادە و ڕەتیان کردەوە ئەمریکا ناچار بوو پشتی تێکرد یاخود بە بڕیاری خۆی پشتی تێکرد ئەوەی کە گرنگە من پێم وایە بۆ ئێمە تێبگەین لەوەی ئەمەی کە بەرەو ئەوە ئەڕۆین لە ئەفغانستان ئەمریکا کشاوەتەوە لێر لە کۆتایی ساڵە هێز سەربازەکانی ئەم هەڵبژاردنە نقطەیەکی وەرچەرخانە بۆ عێراق چۆن 2003 نقطەیەکی وەرچەرخان بوو لەبەر 3 فاکتەری سەرەکی کورد ئێستا زۆر لاوازە ئەمە وەکو پێویست نەچۆتە ناوەندەکانی با بڵێن سیاسیەوە بەڕاستی نە پارتە سیاسیەکان تەنانەت بڕیاردەرەکانیش نەخەڵکیش ئەسان بە شکلشیان زۆر جار خەڵک مهتەم نییە کورد 2003 کە سەدام ڕۆخا هەموو شتێک بوو ئەو بەرپرسانەی عێراق هەبوو ئۆتۆمبیلی نەبوو حزبەکانی ئێرە ئۆتۆمبیلیان هەبی کورد پێوترا پاشا دروستکەر کینگ میکر سەرۆک وەزیران بەبێ کوردان ناررا کە جەعفەری خراپ بوو کوردوتی نابێ مالکی هات دوایش مالکی بەشێکی کە ڕۆشت ئەوە بوو کە کوردیشی بوو ئێستا ئەمە گۆڕاوە کە کازمی هات کە کوردیش نەبوایە هەر دەنگی خۆی هێنا و دەرەچوو ئەم حکوومەتی داهاتوش تا ڕادێک بۆ ئاراستەیە بێ بۆ چکە تەرازوی هێز گۆڕاوە ئێمە لە 16 ئۆکتۆبەرە لە شەڕادۆڕاوین لە سیاسەتیشان لاواز بووین دووهەم زۆرێک لەوانەی لەناو عێراقان ئەیانە دەستکاری سیستەمەکە بکەن بەمانایەکی تر بۆ ببن بە ئارەسی سیستەمێکی سەرۆکایەتی کە ئەمە ئێمە دژی بووین کاتی خۆی کە دەستور نووسرایەوە ئەو سێ کارکتەری زۆر کاریگەریانە بوو مام جەلال بۆنە کاکنۆ شیروان و مەسعود بارزانی ئیسراریان کرد بێ سیستەم پەرلەمانی بێ دەسەڵاتێکی مەدەنی بێ سوپا لەژێر دەسەڵاتی مەدەنیە بێ کورد بەشدار بێ لە بڕیاری سیاسی سەربازی دیپلۆماسی بۆ ئەوەی سیستەمی سەرۆکاتی حکمی شخصی دروست دەکات و ئێمەش لە کوردستان لەسەر ئەم بنەمایە دژی سیستەمی سەرۆکاتی بوون و ململانەی گەورە هەبوو لە کوردستان لەسەر ئەو بابەتە ئێستا بە ئاشکرا هەندێک باسی ئەوەکەن کە ئەمەی کوردستان هەیە کۆنفیدراڵی فیدراڵی نییە ئەبێت دەستکاری سیستەمەکە بکرێتەوە و سنووردارتر بکرێتەوە لە هەمووشی گرنگتر ئەو ململانەی جاران هەبوو لە بینی بۆ نەشیعە و سونە شیعە و کوردات تا ڕادەیەک چۆتە ناو خودی شیعەوە سێ کوچکەیەک دروست بووە سەدرە مالکی بۆ نەعامریە لەم لاشەوە حەکیم و عەبادیە یعنی تقریبا ئەم سێ کوچکەیە هەیە بەشێکی ڕوانی نیەوەی کە عێراق بێ سەربەخۆ بێ بەتایبەت سەدر لە گوتارەکانە بەشێکی پێ وایە عێراق بێ هاوپەیمانێکی نزیکی ئێران بێ مالیکی و عامری ئەوانە حەکیم و بۆ عەبادیش سیاسەتیان ئەگۆڕن بە پێی ڕۆشەکە و دۆخەکە ئەم هەڵبژاردنە
بەس ینی بەم چەند هۆکارە و بە هۆکاری ئەوەش ئێستا لە فەیسبووکە حالێن ڕەنگیاتەوە سنووردارکردنی سپۆنسەری و ئەو شەفافیەتی هەیە کە من شتێک سپۆنسۆرەکەمە بێ خۆم بێ ئەمە بەشێکە لەو ڕێکاری نێودوڵەتیانەی گیراوەتە بەر بۆ هەڵبژاردن و لەو ڕۆژانەش UN دووباتی کردەوە ئەوروپی و ئەمریکایان لە کۆمن دیپلۆماسیەکانە بە ئێماڵێن بۆ عێراق ئەم هەڵبژاردنە تەقریبەن یەکلاکەرەوەیە کە ئیتر کاتی ئەوەیە هەڵبژاردنێکی ڕێکوپێک پێ ڕنگدانەوەی خواستی خەڵک بێ ئەجینا من بە دووری نازانم ئەمریکەکان چۆن لە ئەفغانستان ناومێد بوون کە کۆمەڵێ کەس و با بڵێن لایەنی گەندەڵن بەس لە بیری بەرژەوەندی خۆیانان من بە دووری نازانم بۆ عێراقش بگەن بۆ باوەڕە بڵێن عێراق هەر لە دەست چووە ئەم سیاسیانە ئەم حیزبانی هەن لە عێراقا لە بەرژەوەندی میلەتەکەیان ناڕوان نایانەوێ گۆڕانکاری بکەن نایانەوێ بۆ نمونە گەشە پێدانی ئابووری ڕووبات دوور نییە عێراقیش بەو شێوەیە بوهینکەن بۆیە کورد زۆر گرنگە بۆ ئەم هەڵبژاردنە ڕوانین و استراتیژیکی هاوبەشی هەبێ و هاوپەیمانی کوردستان کە ئێمە کردومانە بەشێکی ئەمە زۆر تانەمان لێدرێەوە تا دوێنێ دژمن و قسەدان بە یەکترێک ئەمە بۆ چونکە ئێمە لە بەردەم گۆڕانکاری زۆر گەورەیان گەورەترین کێشەی کورد کاکزانە ئەوەیە کە ئەوانەی کە بڕیاردەرن دووربین نین ڕوودا و ڕۆدا کاردانەوەیانێ ئێمە ئەبێ ئەم شتانە پێمانەڵێن بە ئاشکرا لە کۆبوونەوەکانە ئەبێ زۆر بەڕوونی بە استراتیژێکی هەگرتووە هەنگاو بنین ئەجینا کە زیانمان کرد هەمووان زیانەکە دەست خۆش بێ دکتۆر دوا سەرنجی خۆتم پێ بڵێ وڵا بۆ تایبەتیش بە بەستنەوەی قسەکانی بەتایشی 11 سپتمبەر لە دوای 20 ساڵ ئەکیید هەم وەکو مەکاسب هەم وەکو زەرەر ینی ئەتوان بڵم گۆڕانکارێکی زۆر وەرچەرخانێکی گەورە بوو لە سیاسی عالەمی نەک تەنها لە سیاسەتی ناوچەکە و عێراق و ئەوانە ئەوەی کە پەیوەندیدارە بە بابەتی کوردەوە هەڵبژاردنێک لە پێشەوەیە ئەمریکا چاوی زۆر لەسەر ئەوەیە کە دامەزراوەکانی عێراق تا چەند ئەتوانن دامەزراوەی نیشتیمانی دامەزراوەی دەوڵەتی بن عێراق لە دوای 2023ەوە کە ڕوخا قەرارەکە ئەوەیە کە بینای دەوڵەتێکی تازە و مۆدێرن بکرێتەوە لەسەر ئەساسی مەواتەنە و لەسەر ئەساسی هاوڵاتی بوون بەڵام ئەم شکستە ڕۆژ بە ڕۆژ زیاتر ئەبینرێ کە عێراق وردە زیاتر لە محاسەسەی زۆر تەفاسیلیش نزیکە بێتەوە محاسەسەی تائیفی ورد لە خوارەوە و هێزی نادیموکراسی زۆرتر دروستە بێ هێزی چەکداری ڕەدیفی سوپای عراق دروستە بێ کە زۆر مەترسیم لەسەر بەرژەوەندەکانی ئەمریکا و بەرژەوەندەکانی هێزە دیموکراتەکان ئەمانە یعنی عێراق بە شێوەیەک تشکیل بووەتەوە و دروست بووەتەوە ڕەنگە لە وڵاتی ترەوە نزیک بێتاوەکو ئەمریکا بۆیە ئەمریکا زەرەرەکانی لە عێراق کردووە بەڵام مەکسەبەکانی بۆ ئەمریکانیە بەڵکو بۆ وڵاتانی تر ئێستا ئەوەی کە بەرهەمی عێراق چنێتەوە لە دوای 2023ەوە سینە و ئێران و حەلیفەکانی با بڵێن حەلیفەکانی سینن وەکو ڕوسیا وەکو وڵاتانی تر لەم ناوچەیە بۆیە لە ڕاستیە ئەم هەڵبژاردنە بە تێڕوانی مش هەڵبژاردنێکی یەکلاکاری بێ ینی هەڵبژاردنێکی گرینگە ئەمریکا زۆر تەرکیزی لەسەرەتی چاوی لەسەرەوە حتا کۆمەڵگەی نێودەوڵەتیش لە ڕێگەی UN-ەوە چەندێها جار باسی وا کرێت کە ئەم هەڵبژاردنە زیاتر چاودێریە کرێ و ناکرێتە زوری تیا بکرێت و ئەبێ خواستی ڕاستەقینی خەڵک ڕنگ باتەوە لەم هەڵبژاردنەیە ئەبینین لە ماوەی دوو هەفتەی پێشوە سەدر وەک هێزێکی کاریگەر و گرنگ لە هەڵبژاردنەکان بڕایدا بەشداری نەکا بەڵام بە ڕازیکردنی هێزە شیعەکان بە فشاری ڕەنگە ئەوانەی کە خۆیان بە دۆستی سەدرەزانن ڕازی کرا بەوەی بە مەرج طبعاً بە مەرج هاتوێتەوە ناو عملی سیاسی ئیشێک لە مەرجەکانی ئەوەیە کە دەستکاری دەستور بکرێت کە ئەمەش مەترسیەکی گەورەیە لەسەر ئایندەی هەرێمی کوردستان چونکە باشترین مەکسب لە دوای 2023 کە کورد دەستی پێگەشتەوە وەکو زەمان بۆ مافەکانی کورد دەستورە ئەگەر ئەم دەستورش بە هەوەسی ئەوان بگۆڕێکە باسی زۆرینە و کەمینەیە ڕەنگە ئەو چانسە لە دەست کوردانە مێنێەوە هەرێمی کوردستان ئەو پێگەی کە هەیەی کەمتر بێتەوە بۆیە لە ڕاستی ئەم هەڵبژاردنێکی گرنگە و بەنسبەت کوردەوە زۆر چارە نووسازە ڕاستە ئەگەر ژمارەی کورسیەکان بگاتە 90 کورسیش ڕەنگە کورد هەر کەمینە بێ بەڵام ئەکرێت حالفاتی تر دروستکرێت لەگەڵ هێزی نزیک لە کووردا کە بەرژەوەندیان لە یەکەوە نزیک زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر ئومێد ڕەفیق مامۆستای زانستە سیاسەکان هەروە سوپاس بۆ بەڕێز دکتۆر ڕۆشار عومەر عەلی پێکەوە بەهێستی پێکەوە بەهێسترین کاندیدی ژمارە 23 هاوپەیمانی لە 33 لە بازنەی گەرمیان بازنەی 5 گەرمیان بەڵێ سەرکەوتوو بن زۆر سوپاس زۆر سوپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامەیەم شۆمان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ مولایەک خواتان لەگەڵ